بەڵێ بینەرانی یازی سڵاوتان لێبێ من یادگار فایەقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیە و میوانەکەشم لە زاخۆوە لە خزمەت ئێوەی بەڕێزدا دەبین. باسی ڕۆژی ئەم جارەمان تایبەتە بە قسەکردن لە سەر ئەنجامدانی ڕیفراندۆم لەو ناوچانەی پێیان دەوترێت ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیداری هەرێم و بە نسبەت حکوومەتی عێراقیشەوە بە ناوچەی جێناکۆک سیر دەکرێن. کۆمەڵێک پرسیارەکەین لەم بەرنمەیە لە میوانەکەم بەبەسمە وەڵام وەربگرینەوە لەوانە ئایا ڕێوچوونی یاخود شێوازەکانی یاخود ئامادەکاریەکانی تایبەت بە ئەنجامدانی ڕفراندۆم لەو ناوچانە بەکوێ گەیشتووە؟ ئایا لەگەڵ هەرێمی کوردستان لەو ناوچانەش ڕفراندۆم لە کاتی خۆیدا بەڕێوە دەچێت؟ مەبەستمە پرسیاری ئەوە بکەم کە ئامادەکاریەکان بەکوێ گەیشتون؟ چۆن مامەڵە لەگەڵ پێکاتەکانی ئەو ناوچانە دەکرێت؟ ئایا گفتوگۆیان لەگەڵ کراوە؟ پێشتر داواکاریان هەبووە داواکاریەکانی ئەوان گەیەندراوە بە ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم وەڵام دراونەتەوە لایەن لێکراوەتەوە بەدەم خەمەکانیانەوە چوون. مەبەستمە بپرسم ئایا کورد ئامادەیە مساومە لەسەر ئەوە بکات کە لەو ناوچانەی پیانەوترێن ناوچەی کوردستانی دەرەوەی ئیداری هەرێم ڕیفراندۆم ئەنجام نەدرێت؟ و ئەمەوێەوە بزانم کە ڕای حکوومەتی هەرێم و ڕای دەستەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیداری هەرێم چییە سەبارەت بەوەی کە حکوومەتی عێراق ناوە ئاماژە بەوە دات و داوا ئەکات کە مادەی 140 دیسانەوە کارا بکرێتەوە؟ من زیاتر ناڵم لە پێشەکێکە. کاک نەسرەدین سندی سەرۆکی دەستەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیداری هەرێم ئەم شەو میوانمانە. سڵاوتان لێبێت کاک نەسرەدین. ئەمەوێ بەو پرسیارە دەست پێ بکەم، ئایا هێندەیەوە ئاگادارن ڕفراندۆم لە هەرێمی کوردستان و لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیداری هەرێم لە کاتی خۆیدا ئەنجام دەدرێت؟ بله بناو خدای مزن و دلوان سلاو التاکات یادگار و سلاو البینرین کردستان 24 و صابریاره 25 نه اف ساله دا رفراندوم الهرم کردستان بیت انجام دان و هر وسا الناوچین کردستانیش در و اداره هرم جک بیت انجام دانه و کار پیوست کو انجمنت خواجهیت ناوچین کردستانیش در و اداره هرم بهرا پتر شوان انجمن تنه داخازا هندیا کری کو رفراندوم الوان ناوچا بیت انجام دانه او بی روژا سیشم بیا بوری کرکوکی جه که انجمن پارزگاه اف بریاره دا وجبری هنگیجل بهرا پتر ناوچن دیتر خانقین و دوروبره توی شنگار و دوروبره توی و هر وصال دشتان اینوا بهرا پترش و ناوچت هنه اف بریاره هنه یادایی و مجی وک دستک و سرپرشتی و ناوچت هنه اف دواکاریا هنه میا آراسته کمیسیون بالا یا هل بجرتنا یا کری کو کار پیویست بیت انجام دانه بووان ناوچت هنه. بله. کاک نەسرەدین پێشتریش لە کوردستان 24ەوە وەکو هەواڵ بڵاومان کردەوە کە ئێوەش ئاگادارن کە لە خانەقین لە جەلەولا لە سعدیە لە جەبارە لە قەرەتەپە لە کەرکووک لە باشیک لە شنگال و دەشتینینەوە ئەوان ئەوەی لەسەر شانیانە وەکو ئەنجومەنی پارێزگا وەکو ئەنجومەنی قەزا وەکو ئەنجومەنە محەلیەکان ئەوەیە کە بە کۆی دەنگ داوایان کردووە لەگەڵ هەرێمی کوردستان ڕفراندۆم ئەنجام بدەن. پرسیارەکەی من ئەوەیە ئامادەکارەکانی ئێوە وەکو دەستەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیداری هەرێم وەکو ئەنجومەنی باڵای ڕفراندۆم سەبارەت بە ئەنجامدانی ڕفراندۆم لەو ناوچانە بەکوێ گەیشتووە؟ هەنگاوی باشتان بڕیوە؟ ما بحث کرد پشتی یعنی اف بریارت هنی گهشتی نامه وک دستا گشتی کو سرپرشتی و ناوچت هنه مجیل روژا چهارشنبه بوری اف داخازی تنه آراسته کمیسیون بالا یا کری و هر وها ما دورینشتن یلگل کمیسیون بالا انجام داید وی باره هنه دا که ما همه هنگی یک باش یا هیلگل کدو و اف نویسینگه هت ما یلوان ناوچت هنه که بینرت رزدار زانن ما نه نویسینگه تین الوان ناوچت هنه اف نویسینگه تنه میت خستینت خدمتا کمیسیون بالا دا چون که وانا آماجه پنده کر کو وقت درنگه کو بشین هندک نویسینگه دی وکنو
کاری خو انجام بدن لوا اف نویسینگه هت ماکو او جهوام پیوستی به هبت ده خدمت قومسیونه که تلوان اوچه تنه ام تشتیل سر شان ماکو ما اف پنگاویت آویتینو چاوری کمیسیون بالا دست بکار خوابه که تلوان اوچه تنه وان روجت پیدا کو دیار بی کو فشان روجه که ام ساعت دستی بکار نکرد ولو ناوچانه اس نابجم دست بينا كيريا بس احتمال وان روجي تاني دا عطلبي بيت فيها يعني دست بكار بي بن في بواري هندا يا جرينجا كو درنجا براسي ئایا ئەکرێت لەبەر عوتڵە کارەکانی کۆمیسیۆن لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم ڕابگیرێت لەبەرەوەی ینی ڕۆژێک عوتڵەی جەژنە و پشووی جەژنە و کۆتایی هات ئەی ڕۆژەکانی تر نابێ ئێوە متابعی ئەم کارە بکەن چکە پرسەکە پرسێکی زۆر گرنگە و تەنها 21 ڕۆژ ماوە بله يعني ما بحث كر ما أماجة فنديكر كو كومسيون فرمان بريت خواهد هيند ذي بواره هندا و كار خواه هندك بينغاوت آويتين بابت إنادنا كو آمار خلق ملوانا وچه تنش کمیسیون هل بجارتنا عراق یا یتینادین و یا بردست وانه لو اوجی کار خود وی باره هنه دا انجام دنو پیتویه لذاتی تدابیت انجام دانه چون که براستی امیدگیر رو بیند وی باره هنه دا گلک نمایه پیتویه شو و روجت خواب کینه ایک دام بشن کار خواب شوه که باش انجام بدین الوانا وچه تنه بله کاک نسردین سەبارەت بە مامەڵەکردن لەگەڵ پێکاتەکانی ئەو ناوچانە ینی لە عەرەب لە تورکمان لە مەسیحی لە تەواوی پێکاتەکانی تر لە یەکی هەشتی مەبەستم مانگی ڕابردووە جەنابتان لێدوانێکتاندا وتان داواکاری پێکاتەکان دەدەین بە ئەنجومەنی باڵای ڕفراندۆم ئێوە ئەو داواکاریەتان ئاڕاستی ئەنجومەنی باڵای ڕفراندۆم کرد داواکاری عەرەب بڵێن تورکمانەکان داواکاری مەسیحەکان دواتر ئەبوو عەرەبەکانیش ببینن ینی داواکاری ئەوان چی بوو و وەڵامی ئەنجومەنی باڵای کۆمیسیۆن بۆ ئەوان چی بوو؟ بله تایوابوری دا مچند دانشتنک انجام دان الگل پیک هاتا الگل برادر ترکمان و هر واسا برادر مسیحی و ایکی هشت ما اف داواکاریت وانو هندک پشنیار ما بو لجنار فرامدوم یا بلنت یا بلنکری جهه دست خوشیه بی کو یعنی اف پشنیارت ما بور لجنا بلند هناردی هندک شوان پشنیارا کرند کار خدا شوانا دانشتن الگل پیک هاتا کو هات انجام دانت چهارشنبه چوی دا جبری ججنه الگل برادر ترکمان و مسیحی و دا خازا شوان هاتی کرنه کو او دا خازیت خواه یان او چت بیند خدمت آن دانه بووان او چت هنه بو لجنا بالا یا ریفرامدوم برز بکن یا ادزانم برادرین ترکمانیت برز کرین چاورین برادرت مسیحی و یزیدی و غیری واناجی دا خازیت خواه بو لجنا بلند برز بکن بله کاک نەسەردین بە تەحدیدی داواکاری مەسیحیەکان داواکاری تورکمانەکان لە کورد چییە؟ لە سەرکردایەتی سیاسی کورد چییە؟ ایکش داخوازیت برادر ترکمان اوه یکو بری خدان وانا ترما کردستان دا وکی نتوه دوی بد اوه ایکش خالد داخوازیت وان بین ایک ادیتر اوه بیکو یعنی پشداری وانا یا راستقینت اداره هرم دا و هر واسوان ناوچه تنه دا هر واسا برادرت مسیحی تاکید السرهندت کرن کو الدشتان اینوا حکم ذاتی که یانج که پارزگه که بوانا لوی ناوچه بیت ادام از دانندن کو اوجی اداره خواه بکن الوان ناوچه تنه لو اف داخوازی تنه جمجید بو لجنابالا برز کرین و هر واسا اوان بخوش رینشتنه که الگل کری و داخوازیت خواه مباشر بو لجناب بلند برز کن کاک نەسردین ئەوان ینی بە دیاریکراوی مەسیحیەکان و تورکمانەکان داواکاریەکیان هەیە مەحاڵ بێت خاڵێکی تەعجیزی هەیە کە حکوومەتی هەرێم و ئەنجومەنی باڵای ڕفراندۆم و سەرکردایەتی سیاسی کورد نەتوانن بۆیان بکەن لە ئێستادا
نخي أبي أمل جرشتي نخاري تشدا خازيت وصانة بين يعني بتايبتي يعني ما احتمال بيتفي بما أماجب خالق دي كرباكو ضمانة كدستوري بوان بيت دست نشان كرنه لو بيتفي برلمان كردستان بزيترين وقت کارا بکرد و دست بکاری خواه بکرد ایکش تشتید گرنگ بو بکاتکا بیت انجام دانه کود یاسا اگه بیت دریخستنت پرلمان کردستان دا کو ضمانا دا خازیت هم بیت یعنی کرن کو یعنی بابت همینه بس آخفتن و وعد بن بوان بندانه و اینما ضمانه که یاسایی بوان بیت انجام دانه اوجی که ام پشتوانی بووی بابت هنه کو یا گرنگه یاسا که وی شوه هنه در کهوت کو مافتوانا وكيد بيجن تأكيد لبي تأكيرنه ويعني بشتراز بن. بله کاغ نصرالدین هندیه و آگادار بن پیشی انجام دانی رفراندوم پارلمان کارا دکریت و بو یم کارا نبکات؟ والله ام چاورین او ما تصورت کرد کو زیتر پارلمان بیت کارا کرنه بس جه داخله یعنی رخصتنا ناف مالا کردی حتی نو که نهاتی انجام دان و اوجک ده احتمالا نقطه که سلبی بت و تأثیری که حتی ناوچین کردستانیش در و اداره هرمه چون که وقتی لان سیاسی یک حلویس نبن برانبری و رفراندوم هنه اکی تأثیر که سلبی هی ناف هرمه دا و هر واساج در وی هرمه. بله کاغ نصرالدین یک لو خالانی که هندی من پرسیارم کرده بیت و آگاداری بم لناوچه کردستانیکانی در و اداری هرم اویا که الان اگر دنگ ببالی بدین با رفراندوم حکومتی عراق موچه و معاش من ابريت آیا ئێوە وەکو بەرپرسی یەکەمی ئەو ناوچانە لەگەڵ حکوومەتی هەرێم و لەگەڵ ئەنجومەنی باڵای ڕفراندۆم باسی ئەم نیگەرانی و باسی ئەم قەلەقیەتان کردووە بۆ وەڵامتان چییە بۆ خەڵکانی لەو ناوچانن بۆی دڵنیا بن و دەنگ بە بەڵێ بدەن؟ بله ما بو انجمن وزیران اتنارتین کو پیتویه يعني جاوكي جدا بري خابدنا ناوچين كردستان جر و اداره هرمه يعني خلق ملوان ناوچت هنه مگلك جماره کا زور نینه کو موچخور بن الهرم كردستانه لوا یا گرینگ شالکی و موچتوانا بین بلنکرن و وكيتوانا يتكو حكمة عراق الدنيا وأجر ما ترسيك جهابتش حكمة عراق بوفي بابته هني بتفيا حكمة هرم كردستان دفي بواره هني دا بلانا خهابت كو بشيت سردارية بكت هر انجامه که دا هبت چون که گلک سرکردین ما آماجب هندیت کرین کو تحديات تين دفي بواره هني دا و بتفيا ام هزرا همی تحدیا بکین و حاضر بین بو هر مطرسیه که کو بشیم برانبری راوستین و نبته اگر هنده کو تأثیر که سلبی الخلق ما الهرم و هر وصل ناوچین کردستانیش در و اداره هرم بیت انجام دان. بله. کاغ نصرالدین دوێنێ هەر لەم بەرنامەیە لە بەرنامەی باسی ڕۆژ پەرلەمانتارێکی عێراق میوانم بوو ئاماژەی بەوەدا کە ڕێژەی کورد لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هێرێم یەکێکە لەو شتانەی کە جێگەی نیگەرانی و دڵڕاوکێ و قەلەقیە کە باسی ڕفراندۆمەکەین ئایا ئێوە ئاگادارن کە ڕێژەی کورد لەو ناوچانە بەشی ئەوەیە ینی لە کەرکووک لە خانەقین لە ناوچەکانی دیکە بەشی ئەوەیە کە دەنگی بەڵێ سەر بکەوێت؟ بله مباوری هایی کو نه بس کرد بتنه و اینما پکات دیجی کو ده دنگی پندیدن چون که پشتی کنترولا پیشمرگی بوان ناوچا هر اوه دیار بی کو امناهی و راحتی و کشتن و تقینه و یعنی ها تدیر خستنش وی بواره هنه دا عکس امناهی پیدا بیلوان ناوچت هنه لوا ام لوی بواری نکو اوی بابت هنه تأثیر الپکات دیجی کری بس الگل هنده یا گرنگه لجنا بالا یا رفراندومه و سرکرداتی ها کردی پلاستر برو خلق ملوان ناوچا بچ تو تایبەتی پێک هاتا کو بشین داخوازیت وان بجه بینن
و اگر دل نراحتی یک جهه بتل دفانا وید راحتی بوام پیدا ببد دابه بت اگر هنده کو دنگ ملوان او چتنه برستر ببتو و عملوی بواری نجده دنگه که باش هبد بو دنگدان بو بله وی ریفراندوم هنه دالوان او چن هنه باشە سەبارەت بە پرسێکی دیکە کاک نەسەدین لە ئێستادا سنووری ڕاستەقینەی باشووری کوردستان دیاری کراوە و چەندی ئەو سنوورە بەدەستی هێزی پێشمەرگەی کوردستانەوەیە. طبعا ناوچین کوردستانیش در و اداره هرمی دیارن ناحیه اداری و اف ناوچه تنه چه ناوچانه بس حال حاضر ده هندک جوان ناوچا ید بن کنترل جيش عراق دانن هندك بن کنترل حشد شعبي دانن وهندك جك حتى نوكا وكي حويجه يد بن کنترل داعش دانن مجي تركيز نوكا يال سروان ناوچا كري او ناوچن کو بن کنترل پیشمرگی دا پیتوی ریفراندوم الوان او چابت انجام دانه چون که درست نین هم خلکی خو بخن بن هندک مترسیا دا کو هندک ناوچند بن کنترل پیشمرگی دا بن ریفراندوم الوان او چابت انجام دانه لو جارت حال حاضر دا د اکتفای پوان او چاکی نوید کو بن کنترل پیشمرگی دا تقریبا اگر بنسبه قسە بکەین بە ڕێژە چەند لە سەتی باشووری کوردستان سنوورە ڕاستەقینەکە ئێستا لەلایەن هەرێمی کوردستانەوە ئیدارە ئەدرێت؟ همچین بیجی نزدیکی نوتر ساده جوان ناوچه یا بن اداره هەرێما کوردستانê de. بەڵێ کاک نەسرەدین سەبارەت بە پرسێکی دیکە هەر سەبارەت بەو ناوچانە کە ئەوترێت ناوچەی کوردستانی دەرەوەی ئیدارەی هەرێمن و تۆ ئاماژەت بەوەدا کە 90% ئەو ناوچانە لە ئێستادا بەدەست هێزی پێشمەرگەی کوردستان و هەرێمی کوردستانەوەن ئەمەوێ ئەوە بپرسم بە پێی بڕیاری ئێوە و بە پێی ڕێنمایی ئێوە تەنها لەو ناوچانە ڕاپرسی و ڕیفراندۆم ئەنجام دەدرێت کە هێزی پێشمەرگەی کوردستان کۆنتترۆلی کردووە و دەیپارێزێت؟ بله پاما آماجه پنده کرد که اف لجنا وید ماهی که یا بلند یا ریفراندوم که سردان بغداد کرد و دانستاندن الگل حکومت عراقی و الگل هیزن سیاسیت عراقی انجام دا حکومت عراقی و هیزن سیاسی البرنه هاتن و هر دا خازوان او بیکو ریفراندوم بیتا پاشه خستن لوا آماده یا هاریکاری در نبریم بوی بابت هنی که هاوکار بن دا ام بشین همین ناوچا ریفراندوم انجام بدین لوا دی لوان ناوچا ایت انجام دانه اف ناوچه دون کنترل پیشمرگی دا و صادصات تأمین بد باشە بۆ نمونە لە سعدیە لە مەندەلی لە بەدرە و جەسان لەم ناوچانە بە شێوەیەک لە شێوەکان حەشتی شعبی بوونی هەیە ئەمە چۆن چارەسەرەکەن ئایا ریفراندۆم لەو ناوچانە ئەنجام نادرێت بەیت شێوەیەک؟ ما آماجه پنده کرد دی هول دین که اف ناوچن يعني بن کنترل پیشمرگی داروی ناوچه انجام بدین و ناوچه دیجک الگل اداره و دی دانستاندن ایت انجام دانه کادشین انجام بدین یا نه یا مثلا فیزین الوان ناوچه اگر السعدیه بت الدور بريت وبت یا دشتا میسل هندک ناوچاک و الگل هندک و داخواست کردین که ریفراندوم بیت انجام دانه بس بن کنترل جیش عراق دانه لوا از بخواب زحمتت بینم کلوان ناوچا ام بشین ریفراندوم انجام بدین چون که نهیزت عراقی هاری کارن و نه حشد شعبی هاری کار سعدیه بین لخانقین دنگی خویان بدن و بنسبت شوێنەکانی دیکەشەوە لە چ جێگەیەکەوە نزیکە لەوێ سندوقی دەنگدانیان بۆ دابنرێت؟ ملگل کمیسیونا بالا هندک دانستاندن کند وی بواره هنیدا کو گرینگه مثلا نبس عجهه که وکی سعدیه کد من کنترولا حشد شعبی دانه خلکی شنگار جنو که همیت بن گلکت آوارن و ناف کمپا دانن پیتویه هزار هندی جبیت کرنه کو صندوق بوانا بین دینانه و اوت هنه دنگی خواه بدن چون که همینشن بشن شنگار و شنگار دنگی خواه بدن لوا
گرنگێک و خەلکی مەلواناوچە تەنێ مەحروم نەبن قونسیونا بالاژیک یعنی یا دانیشتنا که دیواره هنیدا و گل ادارت خواجهی کادشی دیچاواشین به هر پتر واناوچه تنه بجدار بنت ریفراندوم ده. بله کاک نەسرەدین سەبارەت بە ئەوەی باس لەوە کرێت کە ئەگەر هەیە لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم لە بەرەوەی حکوومەتی عێراقی ڕازی نییە ڕفراندەم ئەنجام نەدرێت ئەم ئەگەرە تا چەندە ممکینە و ڕێتێچێت حتی نوکە لجنابالا یا ریفراندوم یا مصرە کل 25 هەیوێ ریفراندوم بێتە ئەنجام دانێ و هەروە ساڵ واناوچێ تەنێژی بەشدار بن تایبەت ئەس بەحسی واناوچێن کوردستانی جەرگەی ئیدارە هەرێمێتیم کو ئەم وەک هەرێما کوردستانی طرفێکی نیزاعی نەدوی بوارێ هەنێدا ئەvە 10 ساڵە ئەم چاوەڕێ بین حکوومەتە مەرکەزی بێتە سەرخەتی وەزعی واناوچە چارەسەر بکات بەس جێ داخەیە هیچ پێنگاوێک نەهاتە ئاوێتنێت دوی بوارێ هەنێدا و وەزعی واناوچە چارەسەر ببێت وجا وەک طرفێ دیە نیزاعێ مافمەیە ئەم ژێ پێنگاوێ باوێژن و خەلکی مەلواناوچێت هەنێ بریارە خوا بدت و بەشدار بێتە ریفراندومێدا. باشە واتە لەگەڵ حکوومەتی عێراقی ئەو شاندە باڵایی ریفراندۆم کە سەردانی حکوومەتی عێراقی کرد ئێوە پرسیاری ئەوەتان نەکردووە کە باس لەو ناوچانە کراوە ئایا فعلەن کێشە دروست ئەبێت یاخود حکوومەتی عێراقی ڕێگە ئەدات کە لەوێش ریفراندۆم ئەنجام بدرێت ما ئاماژە پندی کرد و بە هەراپتر لاەنێ سیاسیت عێراقی لەگەل هەندێ نەک و ریفراندۆم نایێتە ئەنجام دانێ بەس لەگەل هەندێ هەمی حەریصن لەسەر هەندێک و چه گرژی و چه ئیشکالت ناوبەینا پێشمەرگەی و چه هێزێندیت عێراقیدا پەیدا نەبن و ئەم ژی حەریصن لەسەر هەندێ و ئومێدەوارین هیچ پێنگاوێکە سلبی نایێتە ئاوێتێنێ دوی بوارە هەنێدا چونکە ئەم دێ هەر جیرانێتێکین و لەگەلێک و دوو جین پێتڤە یک و دو قبیل بکین و ولگل یک و دو بجین دا بشین آرامی پیدا بکین الواناوچن هنه. باشە کاک نەسەدین زۆر بە کورتی وەڵامم بدەیتەوە ئەخیر پرسیارم جەنابتان وەکو سەرۆکی دەستەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم پێتان وایە کە کاتی ئەوەم ماوە جارێکی تر سەرکردایەتی سیاسی کورد بیر لە جێبەجێکردنی مادەی 140 بکاتەوە لەلایەن حکوومەتی عێراقەوە یان ئەو ئەگەرە ئەگەرێکی مردوو کارتێکی سوتاوە زۆر بە کورتی نەخێ يعني اف دانشتنیت مال گل کساتیت کو شارزات وی کو کار کرین برین نو کل پارلمان عراقی یان الدسته یان الواناوچه تنه ام گهشتین وی قناعتی کو نا بجاره کادی تری ام بچن جیر لجنا ماده 140 وی ریکی دا وضع واناوچه چاره سر بکن چون که مگلک جاوری حکومت بغداد کر حکومت بغداد هیچ پنگاوه که وصناوید کو دل خلک ملواناوچه تنه خوش بکت و ببت اگر هنده کو وضع واناوچه چاره سر ببت نو که وضع کدیه و پیتوی آلیت اکادی بیت دیتنه بو چاره سریا وضع واناوچه بەڵێ کاک نەسەدین سندی سەرۆکی دەستەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم زۆر سپاس بۆ کاتەی کە بە ئێمەت بەخشی و لە زاخۆوە لەگەڵمان بووی ماندوو نەبن سوپاس بۆش بەڵێ بینەرانی ئەزیز باسی ڕۆژ لێرە کۆتایی دێت ڕێزیادگار فایق و ستافەکەم لە سلێمانی لە هەولێر لە زاخۆ قبول بکەن تا بەرنامەیەکی دیکە ماڵی ئێوە و کوردستان هەمیشە وەردەماوەدان بێت خواتان لەگەڵ